السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. خير بێت بۆ نەخۆشخانەی میهرەبانی. زۆر سپاس. سلامە دنیا خۆ. خۆت نەخۆشی یان هاوڵی نەخۆشی؟ نا خێزام نەخۆشە. خی گەورە شفای بۆ بنێرێت ئینشاءالله. چۆن بوو نەخۆشخانەی میهرەبانیتان هەڵبژارد؟ وەڵی ئێمە چەند جارێک توێ ئێرە دەکەین نەخۆشخانەی میهرەبانی لە ڕووی کوالیتیەوە برێن دکتۆرەکان دکتۆری باشی لێە و لە ڕووی دەرمان و پێداویستەکانیشەوە نرخیان گونجاوترە لە شوێنەکانی تر، ینی پشکنینەکانیشی باشترە لە شوێنەکانی تر لەبەر ئێرە بڕیارمان دەبێت ئێرە. بە تایبەت بە چی شتێکی ناو نەخۆشخانەی میهرەبانی سەرسامیت؟ وەڵاهی سیستەمی بەڕێکردنی نەخۆشەکان باشە، مەسەڵەن کە سەرەتا دەی تاقە دەبڕی و وڵەت دەگری و ناوی خۆت تۆمار دەکەی، ئەو سیستەمە زۆر باشە. هەز دەکەم بەڕێکچی بڕێ دەڕواتن، ینی یەکسانی تێدایە لەوە نەخۆشەکان. ئاگداری ئۆفەرەکانی ناو نەخۆشخانەی میهرەبانیت؟ نەخێر ناوەڵە نەخێر. لەم مانگی ڕەمەزانی پیرۆزەدا بەشێک لە پزیشکان 50% داهاتەکانیان دەگەڕێنەوە بۆ سندوقی خەیری، بەشێکشیان 100% هەمووی دەگەڕێنەوە بۆ سندوقی خەیری. ئەم سندوقی خەیری ئەگەر داهاتەکەی زۆر بێت لەو ڕێگەی و دەتواندرێت نەخۆشی هەژاری پێ چارەسەر بکرێت. دیارە ئەوەی سەرەتا کە نەخۆشخانە میهرەبانی لە بۆ دروست بووە کە ئەو بەشە خێرخوازیە، ئەو بەشە هاوکاریە لە بۆ هەژاران، ئەوە زۆر باشە کە گرنگی پێ بدرێ. ئەو ئۆفەرەی تازەش ئەوەش یەک لەو هەنگاوانەیە کە بەڕاستی هاوکاری نەخۆشی هەژار دەکاتن. دکتۆرەکان ئەگە بتوانن ئەو هاوکاریە بکەن، ئەوە جیاوازی ئەو دکتۆران دەردەخێت لەگەر شوێنانی تر لەگەر نەخۆشخانەکانی تر کە گرنگی بە خەڵکی هەژار بدەن لەبەوەی بتوانن ئیسفادە لەو هاوکاری بکەن کەوان پێیانداون. دەستەکانە خۆش بە یاخۆخوای گەورە شفای نەخۆشەکەتامدار. ئێمە نامەی بیمارانمان هەیە ئەگەر بخوێنیتەوە؟ بەڵێ. ئارام بگرە لەسەر ئەو نەخۆشی و ناخۆشیانەی ڕوبەڕوود دەبێتەوە، بە دڵنیاییەوە ئارامگرتن لەسەر سەختیەکان لە کارە گرنگ و چاکەکانە کە پاداشتی بێپایانیان لەسەر وەردەگریت.